دكتور هەنێ شەرح دەم خۆش هەنێ شەرح بۆ قسەکانی منەکە کە من قەنمە بەسی ئەوم نەبووە بڕواب کە لێکدانەوەی وا بۆ قسەکانی منەکە ئەو نمونەی سەرەتا باسم کرد یعنی قاپێ میوان بۆ داناوین لە میوانیەک ئەڵە تۆ نازانی بە بەسییان چی بوو کۆمەڵک شەرحەکە من قەت خۆم عەقڵم بۆی نەچووە بەڕاستی دکتۆر مناقەشە زۆرەکە بەڕاستی ئەی باشە من قبولمە ئەو جیاوازە ئەبێ ویش قبولی کاکە من جیاوازم خۆ قسەکەی جەناب خوددا ئەوەیە قوربان نەبێ وەڵا وابێ ئەبێ وابێ ئەزانین چۆنە باوکە جان تۆ هات جاری وا هەیە ئەڵێتەوە ئاگای لە من نیە و نازام چییە با من یەک دراسە بۆ بخوێنەوە بۆ بینەرانیش پرۆفیسۆرێک ناوی ڕۆبن گۆڕە لە زانکۆی پنسیلڤانیا تێستێکی کردو اختیبار بۆ کێ بۆ کار و چالاکیەکانی مێشکی ژن و پیا و نێرومێ بۆی دەرکەوت ئەها بۆیە نەسان بۆ تەخوێنمەوە بۆی گۆڕانکاریتیانە بێت ئەڵێ کاتێک مێشکی پیا و لە کاتی ئیسراحەت و ڕێست و خاوبوونەوە مەسەن ئەو دانیشتۆ مۆبایلەکەی گوێ لە مۆسیقایە گرێسەی تەلەڤیزۆنەکانی لە ئیسراحەت و لەو با بڵێن ڕیلاکسایە لە سەد تا هەفتای چالاکی ئەلەکترۆنی مێشکی پەکێکەوێت لە سەد تا هەفتا یعنی لە سەد تا سی مێشکی شەکات لەو کاتەیە کە ڕیلاکسەکە بەڵام ژن نەزانی چەندە لە سەد تا دەی ئیسراحەتەکە لە سەد تا نەوەتی ئیشەکە دەوەرە خۆ بێنە تۆ لە حاڵەتی ڕیلاکسای پیاوەکەش لە حاڵەتی ئیسراحەتە ئەو مێشکی لە سا سی ئیشەکە تۆ لە سەد تا نەوەتی ئیشەکە بۆیە ئەتەوێ وەکو تۆ بە ئاگابێ و گرنگی بەشتەکان بە نابێت کچی من ئەوە دیڕاستەیەکی پرۆفیسۆرێکە کە کردوێتی لەسەر مێشک ئەو ئیشیەوە بووە لەسەر چالاکی مێشک ئەلەکترۆنیات چۆن ئەو لە ساسی مێشکی ئیشەکە لە کاتی ڕیلاکسە لە سا هەفتایە کوژێتەوە تۆ لە سەد تا نەوەتی ئیشەکە لە سا دەیە کوژێتەوە چۆن وەکو تۆ بێ